ڕۆژتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 من هاژە غەفور لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش. هەڵبەت بەرگە و بابەتەکان زۆر چڕوپڕن گەوپەیەکە لە چەند کاتژمێری ڕابردوودا دیبێتێکی زۆر گەورە و فراوان بەڕێوە چوو لە نێوان هەریەک لە کاندیدانی دیموکراتەکان و کۆماریەکان کە دۆناڵد ترامپ و جۆ بایدن بوو. هەرچەندە کوردستان 24 بەردەوام ڕووماڵی ئەو دیبێتی ئەکرد، بەڵام ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامی ڕۆژ باش هاوکات لەگەڵ باسکردنی ئەوە و گرنگی پێدان بەو تەوەرە و چەندین تەوەری دیکەمان هەیە لەوانە کە باس لە پەیوەندی هەیە بە هەر تاکێک لە ئێمەوە بە ژیانی ڕۆژانەمانەوە ئەو زوڵ و خاشاکەی کە ئێمە فڕێی ئەدەین یاخود ئەو شتانی کە بەکارێنین ڕۆژانە چەندێکی ئەبێ بە پاشماوە. لەسەر ئەو بابەتەش ئێمە میوانداری کەسێکی پسپۆڕەکەین ئەو کەسێکی شارەزا تا بزانین ئێستا ئەو زبر و خاشاکە چۆن ئەڕواوە، ئێمە چۆن بتوانین پارێزگایی لە ژینگەکەشمان بکەین هاوکات لەگەڵیا. جگە لەم بابەتانە هەر لە ئابووری سیاسی کۆمەڵایەتی بابەتی هونەریشمان لەبیر نەکردووە کە وا دەکات بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژباش زۆر دەوڵەمەندتر و چڕوپڕتر بن. سەرەتاش بە کورتێک لە هەواڵەکان دەست پێکەم. سەرۆک بارزانی پرسەنامەیەکی ئاراستەی بنەماڵەی میری کوێیت کرد. سەرۆک بارزانی بە بۆنەی کۆچی دوایی میری کوێیت پرسەنامەیەکی ئاراستەی بنەماڵەی میر و گەل و حکوومەتی کوێیت کرد. لە پەیامەکەیدا سەرۆک بارزانی ئاماژەی بەوە کردووە شێخ سەباح ئەحمەد جابر میری کۆچکردووی کوێیت نمونەی بەهای بەرزی مرۆڤ دۆستی بوو. لە سەردەمی ئەودا پەیوەندیەکانی نێوان کوێیت و هەرێمی کوردستان فراوانتر بوون. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لەبارەی ڕەوشی کەرکووک و ناوچە کوردستانیەکان کۆ دەبێتەوە. خالید شوانی وەزیری هەرێم بۆ کاروباری نێوان هەولێر و بەغدا ڕایگەاند ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. بڕگەی یەکەمی کۆبوونەوەکەش تایبەت کراوە بە ڕەوشی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. ئاماژەی بەوەش کردووە پێشتر ئەنجومەنی وەزیران لیژنەی بۆ ڕەوشی کەرکووک پێکهێناوە. لیژنەکە پرۆژەیەکی لەو بارەیەوە ئامادە کردووە. سەرۆک وەزیرانی عێراق ڕایدەگەێنێت گروپە چەکدارەکان شەڕ لە ناوخۆی وڵات هەڵدەگیرسێنن. مستەفا کازمیی سەرۆک وەزیرانی عێراق ڕایگەیاند چەند لایەنێک پێیان وایە کە بڕیاری شەڕ و ئاشتی لە بندەستی ئەواندایە. ڕاشیگەیان بەشێک لە گروپە چەکدارەکان بانگەشەی ئەوە دەکەن عێراق لە کاتێکدا کە کار بۆ ئەوە دەکەن دوور لە بەرپرسیارەتی نیشتیمانی عێراق بکەنە گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانیەکان. جەختیش دەکاتەوە کە ئەمریکا و ئێران نایەنەوێت عێراق بکەنە گۆڕەپانی ململانیەکان. وەزیری دەرەوەی تورکیا ڕایدەگەێنێت وڵاتەکەیان ئامادەیە پشتیوانی سەربازی ئازەربایجان بکات لە دژی ئەرمینیا. مەولود چاوش ئۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەاند ئامادەن لە جەنگی نێوان ئازەربایجان و ئەرمینیا پشتیوانی ئازەربایجان بکەن. دژی ئەرمینیا ڕاشیگەیان تورکیا چ لە بواری سەربازی بێت یان لەسەر مێزی دانوستان پشتیوانی ئازەربایجان دەکات. ئاماژەی بەوەش کرد کێشەکە بە کشانەوەی ئەرمینیا لە هەرێمی کاراباخ چارەسەر دەبێت. یەکەمین دیبەیتی نێوان کاندیدانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە چوو. چەند کاتژمێرێک لەمەوبەر یەکەمین دیبەیتی نێوان دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان و جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە چوو. لە دیبەیتەکەشدا 6 پرسی هەستیار و پەیوەست بە ژیانی خەڵک تاوتوێکران. هەریەک لە ترامپ و جۆ بایدن ڕەخنە و تۆمەتیان ئاراستەی یەکتر کردو. پلانی خۆشیان بۆ ئەگەری بوون بە سەرۆکی ئەمریکا لە 4 ساڵی داهاتوو خستە ڕوو. کورتەیەکم لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان پێشکەشکردن و ئێستاش دەچینە ناوەڕۆکی پرۆگرام.
سەرەتا پێم خۆشە باسی کورتەیەک لە باسی ئەو دیبەیتێ بکەین کە ئەم شەو لە نێوان و ئێمە بێ بڵین ئەم شەوە کاندیدانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە چوو کە چەند کاژمێرێک لەمەوبەر بوو. یەکەمین دیبەیتی دۆناڵد ترامپ و کە کاندیدی کۆماریەکانە و جۆ بایدن کاندیدی دیموکراتەکانە ئەو دیبەیتە ڕێکخرا سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا. لە دیبەیتەکەشە ڕابردووی ژیانی سیاسی تایبەتی هەردوو کاندید و پرسەکانی ڤایرۆسی کۆرۆنا و ئابووری ڕەگەزپەرستی و هەڵبژاردنێکی پاک و بێگرد و گفتوگویان لەبارەوە کرا. لەگەڵەوە شا بڕیارە دیبەیتی دووەمی نێوان ترامپ و جۆ بایدن لە ڕۆژی 15دا بەڕێوە بچێت و هەروەها ڕۆژی 22دا دیبەیتی سێم لە نێوان کاندیدانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە بچێت. بە هەمان شێوە وا بڕیارە ڕۆژی حوتی مانگی داهاتووەکە کە دیبەیتی جێگرانی کاندیدانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێواچێت و هەر لەو بارشەوە گەلەوەش ڕۆژی 11 2020 هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێواچێت. ئەو ڕۆژێکە بۆەوەی تا 4 ساڵی دیکە هەریەک لەو کاندیدانەی کە ئەبنە سەرۆکی ئەمریکا ئەبنە سەرۆکی ئەمریکا و ئەو پلانانەی هەیەە جێبەجێەکەن و ڕۆژی هەڵبژاردننیش سێ دیبەیت لە نێوان کاندیدانی تا ئەو ڕۆژەش سێ دیبەیتیکە لە نێوان کاندیدانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێواچێ هاوکات 4 دیبەیت لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکان ئەنجام دەدرێت تا ئەو کاتە کە ئەم شەو یەکەم دیبەیت بوو بەڕێوەچوو لە نێوان هەریەک لە دۆناڵد ترامپ و جۆ بایدن. ئێمەش لەو بارەیەوە میوانێکمان ئامادەیە کە گفتوگۆ لەسەر ئەو دیبەیتاکەین. میوانەکەمان بەڕێز لوقمان غەفورە کە ڕۆژنامەنووس و چاودێری سیاسیە ڕاستەوخۆ لە شاری مۆرهێد لە ویلایەتی مینەسۆتای ئەمریکا لەگەڵمانە بێت. بەڕێز لوقمان بەیانیت باش لای ئێمە هەڵبەت بەیانیە ڕۆژێکی باش پێمان بڵێ ئایا ئەو دیبەیتە چۆن بوو و لە دیدی تۆ چۆنت بینی چۆن بەڕێوە چوو؟ ڕۆژی ئێوە باش شەوی ئێمە باش ئەوان لای ئێمەشەوە. بەڵێ طبعاً زۆر سپاس بۆ ئێوە هاژەخان. شتێکی خراپ لە دیبێتەکە بەدی کرات. طبعاً ئەمە من خۆم دیبێتی پێشووی هیلاری کلینتۆن و ترامپم بینیوە و پێشتریش لە ڕێی وەکو تۆمار کراوە کە لە یادەوەری منابێت سیرم کردووە هینی ترم بینیوە دیبێتی ترم بینیوە. یەکێک لە خراپەکانی ئەم دیبێتە ئەوە بوو بەڕاستی هیچیان کەسێکی خطابی نین، یعنی خۆی ئەمە کێشەیەکی گەورەیە لە دۆناڵد ترامپ و لە جۆ بایدنیشا کەسی خطابی نین، واتە بۆ نمونە کەسێکی وەکو ڕۆناڵد ڕێگن نین، یاخود بڵێن کەسێکی وەکو ئۆباما نین، یاخود کەسێکی وەکو جۆرج بۆشی باوک نین، ینی کەسی خطابی نین هیچیان. بۆیە هیچیان پەیامەکانیان بەباشی نەگەیان. خەلەل هەبوو لە گەاندنی پەیامەکانە، زیاتر مناقەشەیەکی وەکو چۆن بڵێ قسە بڕین بە یەکتر بوو. هیچیان ڕێگەیان بەوی تر نەئەیە کە پەیامەکەی خۆی بگەێنێ. ئەگەر دیقەت بی یەکێکیان بە پێکەنینەوە باسی قسەکانی خۆیە کردیان وەکو چۆن بڵێ پێکەنینی بە شتەکە ئاات کە جۆ بایدن بوو، ئەو تریشان دۆناڵد ترامپ بوو بە عەسابێکی گەرمەوە بوو کە ئەمە زۆر خراپە بە تایبەتی بۆ جۆ بایدن کە ئەو بەڕاستی لە منافسەیەکی قورسایە. یعنی خۆی دیبیت بۆ چییە؟ ینی دیبیت بۆ کۆمەڵی خەڵکی خۆڵەمێشیە، واتە ئەو کەسانەی کە هێشتا خۆیان یەکلا نەکردوێتەوە بۆ دەنگدان، یعنی هێشتا خۆیان یەکلا نەکردوێتەوە دەنگ بە چێ بدەن. بەڵێ کاک لوقمان کەواتە پێ دووە هیچ کامێکیان سەرکەوتوو نەبوو لە دیبیتەکەیە و چ کاریگەریەکی بێت لەسەر دەنگدەرانیان لەسەر ئەو کەسانی کە گویان لێیە؟ من پێم وایە کاریگەریەکەی ئەوە ئەبێ من تەسەووری خۆم وایە ئەم دیبیتە ئەگەر لە دوو دیبیتەکەی تریانە چکە دوو دیبیتیان ماوە لە مانگیدەیە، ئەگەر لەو دوو دیبیتەی تریانە بە تایبەتی جۆ بایدن خۆی باش نەکات لە ئیلقایە، واتە لە ئیلقاکردنە، واتە لە خیتابدانەکە لە قسەکردنەکانیە نابێت بە پێکەنینەوە بێت، چکە تۆ بۆ جەماوەری قسە ئەەکەیت
نابێ گاڵتە بە بەرامبەرەکە بێت ئەم بەشێکی زۆری گاڵتەی بە قسەکانی ترەمپ بەهات کە ئەمە بۆ ئایندەی سیاسی کەسێک باش نییە کە سەرۆک بێ ئەگەر باشی نەکات یعنی من تەسەورەکەم ملاحەزانە پێوترێت کە خۆیان بەگاڵتە نهاتوونەتە ئەو شوێنەوە خەڵکی پسپۆران هەیە بۆ ئەو شتە بۆ ملاحەزەیە بۆیە پێم وایە ئەگەر چاچی نەکات لە دیبیتەکانی ترا کاریگەری زۆر گەورەیە بێ بۆ سەر جۆ بایدن چونکە بیرمان نەچێ لە 6 تەوەرە خۆی بەناو 6 تەوەرە بۆ ینا کورتیان کردەوە بۆ 4 تەوەرە تێکەڵیان کرد بەیەکە هەر لە هەوڵ شتەکانیان تێکەڵ کرد بەیەکە لە 4 تەوەرەیانە تەنها لە 1 تەوەرەیانە جۆ بایدن سەرکەوتوو بوو ئەگنا لە 3 تەوەرەکەی ترا جۆ بایدن سەرکەوتوو نەبوو و بەرنامەشی پێ نەبوو یعنی بەڕاستی زۆر خراپە ینی تۆ بۆ نمونە لی پرسی باشە یەکێک لەوانە یەکێک لەو ملاحەزانە لی پرسی تۆ ئابووری تۆ یعنی پلانی ئابووری چییە بۆ ئەمریکا ئەگەر تۆ بیبەسەرەوە یعنی وەڵامیشی مقنعکەری پێ نەبوو ینی بەرنامەیەکی پێ نەبوو ینی شتێکی پێ نەبوو پێ بڵێ ئەمەیە ئەنجا هاژە خان شتێک هەیە ئێمە ئەبێ دیقەت بدەین ئەم دوو کەسە یەکێکیان بە تایبەتی دۆناڵد ترەمپ لە سەرۆکە یعنی لە حاڵەتی دەسەڵات هەیە یعنی ئەمەی بەرامبەری کە جۆ بایدنە یعنی کێشەیەکی هەیە کە من پێش ملاحەزەی دیبیتەکەش ئەوم نووسی بوو لە راپۆرتێکە ئەم وەکو کەسێکی ئۆپۆزیسیۆن یعنی هاتە ناوە کە نابێ ئەمە بۆ لە دیبیتی سەرۆکایەتی ئەمریکایە چونکە ئەی ئەگەر دەرچێ یعنی ئەمە ئەگەرە یعنی ئەگەر دەرچێ یعنی بەڕاستی نابوو وەکو کەسێکی ئۆپۆزیسیۆن خۆی نمایش کردایە ئەبوو وەکو کەسێک کە بەرنامەی پێبێ بە پێچەوانەوە ئەم زیاتر ڕەخنەیەگەر یعنی نابێت تۆ لە حاڵەتی دیبیتە من دیقەتم ماوە لە دیبیتەکانی ترا بە تایبەتی دیبیتەکەی دووەمی هیلاری کلینتۆن و دۆناڵد ترەمپ هیلاری کلینتۆن زۆر سەرکەوتوو بوو یعنی من بەڕێی من ئەگەر یەکێکی سیاسی کەسێک چاودێری سیاسی بێ بچێتەوە بە دیبیتەکانی هیلاری کلینتۆن و دۆناڵد ترەمپ هیلاری کلینتۆن زۆر سەرکەوتووتر بوو لە جۆ بایدن یعنی بەرنامەی زیاتریشی پێبوو بۆچی چونکە هەردوو کاندیدەکە تازە بوون یعنی هیچیان دوو کاندید نەبوو پێشتر لە دەسەڵاتا بن هەرچی ئەمانە خۆی جۆ بایدن پێشتر جێگری سەرۆکی ئەمریکا بووە لە خوڵەکانی پێشوە ئەمیش ئێستا دۆناڵد ترەمپ خۆی سەرۆکی ئەمریکا جۆ بایدن وەکو کەسێکی ئۆپۆزیسیۆن خۆی نیشانەیە ئەو کەسێک ڕەخنەیەگر بەرنامەی خۆی پیشان نایە جگە لە مەسەلەی کۆڤید 19 کە جۆ بایدن سەرکەوتوو بوو لە 3 تەوەرە 4 تەوەری ترا جۆ بایدن سەرکەوتوو نەبوو بەڕاستی بە تایبەتیش لە مەسەلەی ئابووری و لە مەسەلەی ڕاسیزم و خۆپیشاندانەکانە زۆر یعنی هەتا وەکو کەوتە هەڵەوە لە هەندێک حاڵەتە بەڵێ کاک لوقمان بینیمان و بیستمان ئەو دیبیتە کە بڕێوە چوو لە هەمان کاتیژە دۆناڵد ترەمپ زۆر ڕەخنەی لە ژیانی تایبەتی و خێزانی جۆ بایدن ئەگر ئەمە هۆکاری چی بوو بەم شێوەیە کە ڕکابەرایەتی بکە خۆی ئەمە نابێ هەتا وەکوینەکەش پێی بڕی یعنی ئەوەی کە دیبیتەکەی پێبڕێوا برد خۆی نابێ ئەمە چونکە تۆ ئەبێ بەرنامە پیشان بی یعنی ئەمە بۆ ئەوە نییە ئەمە تۆ قسە بۆ ڕۆژنامەنووسێ ناکەی ئەمە قسە بۆ کۆمە ملیۆنان خەڵکی ئەمریکیەکەی کە تۆ قەنەعاتت پێبێ مۆزوعی دۆناڵد ترەمپ بەڕاستی لە هەندێک نقطەیە هیچی پێ نەبوو یعنی وەڵامی پێ نەبوو بە تایبەتی لە مەسەلەی کۆڤید 19 لە مەسەلەی هەتاوەکو لە مەسەلەی اقتصادی ئەمریکیە لە دوای چونکە کۆڤید 19 کاریگەری کردوتە سەر اقتصادی ئەمریکی بەتاڵە ئەو لە مەسەلەی چی نابوو کە ڕەخنەی لە هینگر لە جۆ بایدن ڕەخنەی لە دۆناڵد ترەمپ گرت هاتووە سەر ئەوەی کە گوایە کوڕەکەی جۆ بایدن بە ملیۆنان دۆلاری لە پێناوی چینا سەرف کردو و خسوێتی ناو گیرفانی چینەوە کە ئەمە غەڵەتە یعنی ئەمە هۆکارەکەی چیە کە تۆ باسی هۆکارەکەی ئەوەکەی بەڕاستی وەڵامی مقنعکەریان پێ نییە بۆ یەکتر هیچیان لە پرسیارەکانی ئەو ڕۆژنامەنووسا ئەتوانم بڵین وەڵامی مقنعکەریان پێ نییە وەڵامی مقنعکەریان پێ نەبوو بۆ نمونە لە مەسەلەی کۆڤید 19 چەند جارێک دووبارەی کردوانێ کە ئایا ڤاکسینەکە تۆ
تۆوتت بۆ نمونە لە ترەمپی پرسی تۆوتت هاوین بەرهەمێ دوای وتت مانگی دەنەبوو ساڵی مانگی 11 وەڵامی مقنعکەری پێنە وتی پسپۆرەکان واڵێن ئەخە تۆ سەرۆکی چۆن پسپۆرەکان واڵێن ئەی تۆ سەرۆکی چیت یعنی بۆیە ینی دیبیتەکە حاڵەتێکی ناشازی گرتەبەر لە قسە بڕین بە یەکتر قسەیان بە یەکتر بڕی یعنی هەتاوەکو ئەگەر یەکی گوێی لە دیبیتەکە بێ مقنیع یاخو بڵێن نەیتوانی شتێکی چنکەوێت یعنی شتێکی چنکەوێت لە ناو دیبیتەکەیە شتێکی چنکەوێت بەگەر بۆ نمونە من کەسێکی ئەمریکیم ئێستاکە لێرە بۆ نمونە دەنگێم مانگی ئێستا من نەگەشتمە قەناعەتی ئایا بەرنامەی جو بایدن چی بوو بەرنامەی ترەمپ چی بوو بۆ ئابووری بۆ کۆڤید-19 بۆ مەسەلەی ڕاسیزم بۆ چەندین مەسەلەی تر کە خرایە ناو یەکێک لەوانە مەسەلەی هێنانەوە پێشەوەی ئۆباماکێر واتە شڕانسی ئۆباماکێر کە هێنانەوە ناوە جو بایدن ئەویست مەسەلەی ئۆباماکێر واتە ئینشورانسێک کە وەختی خۆی ئۆباما داینا بۆ فئەیەک شمولی ئەکرد کە هەمووی 20 میلیۆن کەس لە ئەمریکا شمولی ناکرد ئەم ئەویست بیبەستێتەوە بەوەی کە ئەم ئۆباماکێر کە ئەم دۆناڵد ترەمپ بڕیوێتی بۆتە هۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر بمرێ لە ڕاستیدا خۆوان نییە لە کاتێکە ئەو ڕۆژنامەنووسە لێی پرسی ئێ باشە تۆ بەرنامەت چییە ئەگەر بووی بەسەرۆک چ پلانێکی هەیە بۆ ئینشورانس یا چ پلانێکی هەیە بۆ مەسەلەی بیمەی تەندروستی لە بری ئۆباماکێر وەڵامی پێ نەبوو ئەمەیە کێشەکە کاک لوقمان زۆر سوپاس بەوەی کە بەو شێوەیە ڕوونت کردەوە ئەو دیبیتە چۆن بەڕێوە چوو و دیدی تۆ چۆن وەکو ڕۆژنامەنووسێک و چاودێرێکی سیاسی لەسەر دیبیتەکە و هەمووشمانەزانین کە ئەمە کاریگەریەکیە بێت لەسەر داهاتووی دیبیتەکانی دیکە و چۆن بەڕێوە بچێت و ئەو خەلەلانەی هەبووە لەم دیبیتەیە چۆن چاک بکرێتەوە زۆر سوپاس بۆ بەڕێستان کاک لوقمان غەفور کە لە شاری مۆرهید لە وڵاتی مینەسۆتای ئەمریکا لەگەڵمان بووی دووبارە سوپاس بۆ بەشداریکردنت زۆر سوپاس بەڵێ ئێمە وەک هەمیشە لە ڕێگەی پەیامنێرانمانەوە ئاگاداری ڕەوشی و هەروەها بارودۆخی شار و شارۆچکەکانی کوردستانە بین ئێستاش ماهیر شنگالیمان لەگەڵە بێ لە دهۆک بزانین چی دەگوزارێت و ماهیر چی بۆ ئامادە کردوین سڵاو لەبێ ماهیر بەیانیت باش پێمان بڵێ چی هەیە دهۆک ئێستا چۆنە بە تایبەت لە ڕووی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە ڕۆژ باش ڕۆژێک تەندروست و خۆش بێ ئینشاڵڵا باژارێ دهۆکی بڕاستی کۆرۆنا ڕۆژ بەڵاو دەبە و دیکە بە مەترسێدا سەخڵەمیە پەرێزگا دەوکیژی ئەو پلانێن و ڕۆژانە دەردخەنج بۆیگەک و هەوڵ بدەن و ئەو پەتایە ینی ڕەوشا کون هەڵ باژارێ دهۆکیڕۆژانە حالەتن ژێ 10 حتا 12 حالاتێنە تۆمارکردن و جانە جەزمسانجی ینی 2000 حتانی 3000 پشکین تێنە ئەنجام دیسانجی 200 حتانی 300 حالەتێن تۆمارکردن ئەوژی ینی پلاندێک و بتر هەوڵ بدەن ڤێرۆشی چازرم ئەزناژی لە یەک شەشخانێن تایبەتم لە باژارێ دهۆک ینی بەتریاک و خەلگێ باژارێ دهۆک ینی وەک بووە ڕۆژانە سپێدێ زوورات بن تایبەت جێنک و خواردنێن خۆمالیەن تایبەت هەبن قەساوەرت کنج بگە کۆێن و وەرزش بکەن یان و بشنا سەر کاری خۆشی سپێدەجی ڕات بن لەماژی ئەف خواردنگە تایبەت خواردنێن خۆمالیەژی ئەم بچن با خوددانەوێ کاکمایت ئەمژێ بپرسن کاکمایت سپێدە باش ڕۆژ باش ئەەکەم ئەم باس بکەن خواردنێک و دڵبەرچێتکی یعنی چه خواردنە چێتکی و ئەس بژم هەموویت خۆمالینە بله شەیکیم خێراتن سەر چۆبە خواردنێمەیت خۆمالینە قایماغ سەرتیک ماست سەرتیک هەمووان قوچێت گەین ماڵ هەنگڤیژی بوومەش ڕاخێمام خۆتێت ڕاخێشی لازێ وارە تەحیژی تەحینە ئۆمێدیە ما نیسکی هاي ما قالی هاي ما هەمی دەشتێت هەی بله حقەتش بڕە بەحس بکەی یعنی چەند بتر خەلک یعنی دەخوازە خواردنێت خۆمالیت کە سپێدێ بله خودی ئەما شعبێ بێ کورد بۆڕۆ پتر هەش تشتێت کوردەوەریت ئامەتە یەت کوردێت مە اش دەرڤەتێن شەمی عەردۆتێن تۆیبەتی هەش تشتێت خۆڕێت کوردەوەریت
باشا بتريا يعني خلفيكو سادانتات كريكارن ياكو بقشتي خلي خودی مشکلن بله كريكورن او اوش درفتين مجرتي وكي بغداد و اربيلي و كربلاء زاخ و شوارخ و خراطي نبي بله. بله من بحث بکنه و چند ساله بودی کاری که خودی تقريبا انا 15 16 سال بله اول كسبو ام ما في شوله قليل شي خانه شوله تشتت كردواري اول كسبو ام بود بله بله آره سر جوابا بله روزانه شی هر سپیده زدو درگه به چایش خانده بکرنو خوارن خمالی جوان کسی تو سالدانه که جب بخونو بتر يعني بيوتنا خلقي قوانين خماليج عالي تندرستي وقالك باش هادي سانجي كو يعني بتوكو برهامي خمالي خلق كاربي يعني ناوا چايش خانا ناوا بازار دا و چند دقيقه كو بتر يعني خلق دخوازاويت كاوين كو هبن دوماجي كاغ لقمانيك شوان چايش خانا كو هم 16 ساله درگه هادي بكرنجي يعني سپيدي حتاني جي ايفاريجي خلق قالك خصاويت كابل بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ماهر کە لەگەڵمان بووی لە پارێزگای دهۆکەوە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان و نانێکی بەیانی باشیش بخۆی. وەکۆ زانین وردە وردە کەش و هەوا بەرەو فێنک بوونەڕوە ئەو گەرما زۆرەی چەند مانگی پێشووتر نامێنێ وێ با ئێستا بەیەکەوە ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین. بەڵێ تەوەری دووەمی پرۆگرامەکەمان دەست پێکەین کە باس لە واکەین ئێمە ڕۆژانە زۆر شت بەکارێنین هەر لە موادی خۆراکیەوە بە یاخود کەرەستەی پێداویستی ڕۆژانەی ناوماڵ بە بەکارێنین دواتر بەشێک لەوانە ئەبێتە زبڵ و خاشاک و فڕێ ئەدرێت بەڵام ئێستا زبڵ و خاشاکی هەولێر بە ڕێگەی سیستمێکی نوێ لە ناوە برێت ئەو بۆ ئەوەی کە ئەو بوونە ناخۆشی کە پێشتر هەبووە یان جارجار بڵاوە بووە کەم بکرێتەوە. ئێمە میوانداری بەڕێز عەبدولواحید ئەحمەد سەرۆکی شارەوانی هەولێرمان کردووە. بەخێر هاتی کاک عەبدولواحید
دووبارە بە خراتی جارێکی کەش میوانی پرۆگرامی ڕۆژ باش بووی لەسەر چەندین بابەتی دیکە. کاک عەبدولواحید پێمان بڵێ ئێستا بە چ سیستمێک ئەو زبل و خاشاکە کۆ ئەکرێتەوە ئەڕێژدێ و لەگەڵەوەش چەند تۆن یانی ئەوەی بەپی زانیارەکانی من بێ ڕۆژانە زیاتر لە 2200 تۆن زبل و خاشاک کۆکرێتەوە چۆن بە چ سیستمێک لا ئابرێت بۆی ئەو بۆنە ناخۆشە بڵاو نەبێتەوە چیتر؟ بەڵێ بە تاکید ئێمە ئەزانین یەک لە تەوەرە سەرچەکانی ژیان ڕاگررتنی پاک و خاوێنی و معالەزەکردنی ئەو زبل و خاشاکەیە کە ڕۆژانە هەڵدەژێتن. حقەتەن ئێمە لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر و هەروەها ئەو ئەطرافانەی کە ئێستا زبل و خاشکانی نێتەکانی قژالە وەک بە بەڕێستان ئاماژتان پێکردەوە ئێمە زیاتر لە 2200 تن ڕۆژانە زبل و خاشک تەنیا لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر کۆ دەکرێتەوە و دەبرێتە کانی قژاڵە. و ئێمەش چاک دەزانین بە کۆبوونەوەی ئەم زبل و خاشاکانە چەندین نەو ئەمەترسی دوورجێتەوە سەڕای ئەوەی کە ئێمە معالەجەی ئەو زبل و خاشاکە دەکرێتن ڕۆژان لەوێندەر بە شێوەیە کە پێی دەوتن تەمر سەحی ینی خۆڵی بەسادا دەکرێتن بۆ ئەوەی بە هیچ شێوەیە گرفت لێ دروست نەبێتەوە. بەڵام ئێمە دەزانین بە کۆکردنەوە و کۆبوونەوەی ئەوەندە زبل و خاشاکە بە تەئکید چەندین جۆری گاز کە دروست دەبێتن لە ناوە لە نتیجەی کاردانەوەی کیمیاوی ئەوەش دەبێتە هۆکار بۆ ئەوەی کە ئێمە ئەگەر ڕێکاری پێویست نەگەینە بەر لەوانەیە تووشی ئەو بۆنە ناخۆشەی یان تووشی ئاگرکەوتنەوەی کانی قژاڵ دەبێتەوە. بۆ ئەمە بەستە ئێمە لەسەر ڕاستپاردەی جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار کە بەردەوام بەخۆی متابعەی ئەم بابەتە دەکاتەوە چۆنێتر ڕاگررتنی خاوێنی شار و هەروەها معالەجەکردنی ئەو زبل و خاشاکانە و هەروەها بەسپاسەوە جەنابی پارێزگاری هەولێرش کە ڕەزامەندیدا لەسەر لێدانی کە چل بیر بۆ ئەوەی ئەو بیرانە کاریگەری ئەوە دەبێتەوە کە ئەو گازەی کە کۆبوویتەوە لە ژێر ئەو زبل و خاشاکە بتوانێتن دەربهێنرێتن بە شێوەیەک کە تەندروستیانە معالەجەی لێگە بکرێتەوە و هەروەها و هیچ مەترسی ئاگرکەوتنەوەی لێ نەکەوێتەوە. بۆیە بەڕاستی ئەو ڕێکارە حقەتەن ڕێکارێکی زۆر گرنگ بوو کە ئێمە بتوانین گشت ئەو زبل و خاشاکە سەرڕای ئەوەی کە ئێمە کۆی دەکەینەوە کە خۆڵی بەسا دەکەینەوە کە ئەو خۆڵش بۆ خاوێنی ڕاگررتنی شوێنەکەیە بەڵام ئەو گازی کە دەماوە لە بنەوە ئەو گازە مەترسێکی گەورە بوو. بۆیە ئێمە بەڕاستی لە لێدانی ئەو بیرانە سوودێکی زۆر گەورەیە بۆ ئەوەی کە بتوانێتن ئەو گازانە بە شێوەیەک سروشتی ئێمە دەربهێنینەوە بۆ دەرەوە تاکو و کۆ نەبێتەوە و نەبێت ئەوەی کە هۆکارێک بتن بۆ مەترسی ئاگرکەوتنەوەی کانی قژاڵە. وەکو باسێکن کارێکی ئاسان نییە لەگەڵەوەیە چەند کارمەند ڕۆژانە ئیشی تیاکە و ماوەی چەندێک ئیشی تیاکەن بەردەوام ئیشی تیاکەن یاخود ماوە بەپێی ئەوەی کە زۆرتر کۆ بێتەوە. بەڵێ ئێمە ئەگەر تێبینتان کردووە گشت داوامەکانی ئەو کرێکارانە سێ شەفتە ینی 24 کاتژمێر ئێمە هەم لە کۆکردنەوەی زبل و خاشاکە و هەمش لە معالەجەکردنەکەی و بەردەوام ئێمە چاودێریی چڕمانداناوە لەم شوێنە بۆ ئەوەی کە ئێمە دوو شت نەهێڵین یەک ئەوانە ئەو هاوڵاتیانەی کە دەستنەوێندەر هەندێکیان کە دەچن بۆ کۆکردنەوەی هەندێک شت و کەرستا لەوێندەر لە زبل و خاشک ئێمە ڕێگەیان پێنادەینەوە لەبەر تەندروستیوان و هەروەها باباتێکیت کەش وەک ئاماژەم پێکردەوە ئەم شوێنە شوێنی مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی و ئانەش لێ ئەوە دەکرێتەوە. بۆیە بەڕاستی ئێمە ڕێگەمان نەداوە ئەوانە کەس بستنەوێندەر بۆ سەرڕای ئەوەی معالەجەکردنەکەشی ئێمە ڕۆژانە بەتەن خۆڵ بەسەر ئەم زبل و خاشەکەدا دەکەینەوە و قەپاتی دەکەینەوە بۆ ئەوەی هیچ گرفت و گرفتی تەندروستی و گرفتی ژینگەیمان بۆ دروست نەبێتن. بەڵێ ئێوە ڕەچاوەتان کردووە کە ئەو مادانەی فڕێ ئەدرێت جیایکەنەوە بۆ نمونە بەشێکی زۆری ئەو مادانەی فڕێدرێ یاخود ئەو پاش ماوانێک کە فڕێدرێ بەشێکیان خۆراکە بەشێکیان پلاستیکە بەشێکیان مقەبایە. ئێوە هیچ شتێکتان کردووە بە میکانیزمێک جیایکەنەوە بۆی دووبارە ڕیسایکلین کرێتەوە یاخود بەکار بهێنرێتەوە؟ بەڵێ ئەگەر تێبینتان کردووە ئێمە کارتۆن و پلاستیک و ئەوان هەتا ڕادەیەکی باش ئێمە جیاواز دەکرێتەوە و بەکار دەهێنێتەوە لە هەندێک لە کارگەکان بەڵام بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی بنەڕەتی هەر هەمووی کار چاسە بکرێتەوە ئێمە بابەتی ئەوەی کە ڕیسایکلین لە هەولێر دابندێتن حقەتەن ئێمە زۆر پێویستیان بەوەی هەیە کە ڕیسایکلە لە کانی قژاڵە دروست بکرێتەوە و وەک بەرنامەی جەنابی سەرۆک حکوومەت ئەوەیە کە بتوانێتن لەم کابینەیەدا ڕیسایکل بۆ هەولێر دامرێتەوە چکە حقەتەن ئێمە هەرچەند معالەزەی زبل و خاشاک بکرێتەوە بەڵام ناگاتە ئەو ڕێژەیە یا ئەو ڕادەیەی
کە ئێمە بتوانین بە شێوەیەکی زانستیانە و تەندروستیانە گشت ئەو موادانە ئەو کەرستانە جیا بکرێتەوە و دووبار ڕیسایکلین بۆکرێ بکرێتەوە کە ئەمەش حقیقەتەن ئێستا گشت لە جیهاندا ئەم کەرستانە سوودی وەردەگرێتەوە لەبەر ئەوەی چکە وەک باسم کردەوە ڕاستە ئەوانە کەرستەی پاژماوەی هاوڵاتیان ئەوانە کە دەبێنێتەوە فڕۆدرێتەوێن دەر بەڵام ئەوەش بەخۆی بەش بە حالی خۆی بە دانانی کارگەی ریسایکلین چەندین سوود لەوانەیە لەو بابەتانە وەربژێتەوە و لە هەمان مەبەستدا ئەمە لەبیر نەکەینەوە گەورەترین سوودی ئەو بابەتە پاراستنی ژینگەیە حقیقەتەن ئێمە دەزانین ئیمڕۆ ژینگە چەندین شارفراوان دەبێتەوە و چەند نیشتەجێ زیاد دەبێتەوە بابەتی ژینگەی معقەتە دەبێتەوە بۆی چکە دەزانین ئێمە ژینگە تەعاملێکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ ژیانی هاوڵاتیان بۆیە بەڕاستی دانانی ئەم کارگەی ریسایکلینە دەبێتە گەورەترین ئینجاز و سەرکەوتن بۆ هەولێر ئەگەر بکرێتن چەندین زووتر ئێمەدان بینێنەوە ئەوەندە سوودی بۆ ژینگە و بۆ هاوڵاتیان دەبێتن. باشە هیچ پەیوەندیەکتان هەیە بۆ نمونە لەگەڵ ژینگە دۆستان لەگەڵ ڕێکخراوەکانی ژینگە پارێزی کە بتوانن ڕێنمایی زیاتر بە هاوڵاتیان بن لە پاراستنی ژینگە لە بڵاوکردنەوەی ئەو زبل و خاشاکە یاخود کەمکردنەوەی ئەو هەموو پاژماوەی کە هەیەە زین کە بەشێکی ئەو خۆراکە ینی زیادە ڕەوی هەیە لە خۆراکە لە کەرەستە و کەلوپەلی ڕۆژانە کە بەکارهێنرێت لە پلاستیکە لەم قەبابێ هیچ شتێکتان کردو بۆی هەم لەو ڕێگەیەوە کەم بکرێتەوە تا ئەرکی ئێوەش ئاسانتر بێت؟ بەڵێ بەتەکیت ئێمە لەگەڵ هەموو ڕێکخراوەکانی ژینگەیی با بڵێن پەیوەندیمان هەیە و حقیقەتەن ئەوانیش زۆر بە ئاکتیڤانە هاتین ناو بابەتەکان و سەرڕای ئەوەیش ئێمە چەندین جار هەڵمەتی جیاجیامان ئەنجام داوە بۆ ئەوەی هاوڵاتیان هۆشیاریان بدەینێ کە پاراستنی ژینگە ئەرکی سەرشانی هەموو هاوڵاتیەکە بۆ ئەم مەبەستە ئێمە حقیقەتەن هەر دوسێ ڕۆژ پێش ئێستا لە دوای ئەوەی کە کۆبوونەوەیەک ئەنجام درا لە هۆلی سعد عەبدوڵڵا ئێمە لە دوایوی بە ئامادەبوونی بەڕێز جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار و بەڕێز جەنابی پارێزگاری هەولێر ئیعلانی ئەومان کردەوە کە سەرتاسەری لە پارێزگای سنووری پارێزگای هەولێر و بە تایبەتی سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر هەڵمەتێکی فراوانی پاکوخاوێنی ئەنجام درا لە ئەم هەڵمەتەش حقیقەتەن ئێمە خاڵی یەکەم سەعات دەی بەیانی بوو کە لە بازاری کورانی ڕێ مەخمور ئێمە ئەم هەڵمەتەمان ئەنجام داوە مەبەستیشمان لەوە بوو هاوڵاتیان زیاتر هۆشداریان بدرێتەوە و بۆ ئەوەی کە ژینگە پارێزنەوە ئاماژەشتان بەوە کردووە کە لە سەرڕایەوەی ئەم ماوەی پێشووتر کەرەنتین هەبوو هاتوچۆ کەمتر بوو بەڵام لە سەدا پێنجی زبل و خاشاکی گۆڵانەکان یاخود ناوسەنتەری شاری هەولێر زیادی کردووە. بەڵێ لەگەڵ ئەوەیە پێمان بڵێ ساڵانە بودجەیەکی چەندتان پێویستە بۆ ئەنجامدانی ئەم پرۆسەیە بۆ پاکردنەوەی ناوشاری هەولێر و ڕیسایکلینکردنی ئەو زبل و خاشاکە؟ بڵێ ئێمە ئەو هەڵمەتەش دەمێ ئاماژەوەی بکەم پێش ئەوەی لەبیر بکەینەوە ئێمە حقیقەتەن ئەو هەڵمەتە تەنیا بۆ ئەوەی نییە پاراستنی ژینگە بە ئەوەی کە پاکوخاوێنی ڕابژێتەوە بەڵکو پاراستنی دار و درەختیش هەر دەبێتە ژینگە و هەروەها گشت ئەو بابەتانەی کە پەیوەستی بە ژینگە هەیە لە زۆر جار مەسەن ئێمە لەسەر ڕێگا مەسەن دەبینی دارێک هەیە درەختێک هەیە ئەوە هەیە ئەزێتی نەدەینەوە ئەمە بەڕاستی پاراستنی وانە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی ژینگەیەکی تەندروست بپارێزنەوە. ئێمە بەسمان لە هەموو لەو بابەتانە تەنیا ئەوەیە دەبێت چاک بزانینەوە ژینگەیەکی تەندروست معنای وایە تەندروستی هاوڵاتیان پارێزراوە. بۆیە بەڕاستی لێرەوە لە کەناڵەکەی ئێوەی بەڕێستانەوە پێخۆشحاڵ دەبم کە هەموو هاوڵاتیەک ئەو هۆشداریە هەبێتەوە کە ئەم ژینگەی بپارێزن و ئەم ژینگەی بە موچی خۆی بزانێتەوە چ لە دار و درەخت و گوڵ و دەوەن و ئەوانە و چ لە فرەنەدانی پاشماوە یان مەسەلەن شتێک لە ناو ئۆتۆمبیلەکەی هەیە فرەت دەتەسە شقام ئەوانە گشتیان دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی مە بتوانین ژینگەیەکی تەندروست بۆ شاری هەولێر خۆشەویست بپارێزنەوە بە ئەنجامیش دەبێتە پاراستنی ژیانی هاوڵاتیان و بۆ بەستێک کە ئێمە بتوانین کارگەی ڕیسایکلین و گوژمێ بۆ دابنینەوە چەندین دەرخستەمان هەیە ئامادەمان کردووە بەڵام هەر بەگشتی چەنە ینی بۆ ساڵێک چەند بودجەتان پێویستە؟ بڵێ دەتوانم بڵێم دروستکردنی ئەو کارگەیە تەنها بۆ ساڵێک نییە ئێمە باولێن مودەی زەمەنیمان هەیە کە دامانناوە ئەگەر بێتون و ئەو کارگەی ڕیسایکلینە لەوانەیە بە چەندین ساڵ ئێمە ئەو کارگەی بۆ هەر ساڵێک چەندێک پێویستە بە نزیکی؟ بڵێ ئەوە ناتوانێتن بەو شێوەیە کە ئێمە تەحلیل بکەینەوە بڵێم ئەمە کارگەی ڕیسایکلینی کە دادەینەوە ئایا جۆر و بەهایەکەی چۆن دەبێتەوە ئێمە چەندین ساڵ خزمەتکردنەکەی زیاتر بێتەوە بە تەکید
ڕێژەکەی زیاتر دەبێتەوە بۆ ئەم ئەی بۆ مەبەستە فرێدانی زبل و خاشاکەکە بۆ فرەدانی زبل و خاشاکە ئێمە دەرخستەی ساڵانەمان هەیە میزانیمانە حەقە میزانیەکە بلێم ئەگە بلێم زیاتر ئەوەی کە مانگانە دێتە بڕبەتی ژیگە پارێزی هەولێر ئەو نسیە لەسەر ڕێگای ئەو نەسەیەوە ئەو 6 کۆمپانیایی کە پارەیان بۆ دابین کراوە اینجا ئەو پارەیە بۆ 6 کۆمپانیاکە بۆ کۆکردنەوەی زبل و خاشاکە کە هەر کۆمپانیایەک لە نزیکەی بینی 200 میلیۆن تاکو 400 میلیۆن دیناری عراقی مانگانە بۆ ئەوەی بتوانرێتن ئەو گوژمەیە بەکاربێنێتەوە بۆ کۆکردنەوەی ئەو زبل و خاشاکە بۆ فرەدانی لە کانی قرژاڵە لە کۆی گشتی ئەم دەتوانم بلێم مەسەن ملیارێک و 200 میلیۆن تاکو 400 میلیۆن ئەوە گوژمەیەکی مانگانەیە کە دەدرێتە ئەو کۆمپانیانە بەڵام ئیش ئەو کۆمپانیانە تەنها کۆکردنەوەی زبل و خاشاکە لە شاری هەولێر بۆ فرەدانی لە کانی قرژاڵە لەوێن دەرەوەش کۆمپانیایەکیت کە هەڵدەسێتن بە داخستنی یان با بڵێن ئەو زبلەی فرەدەتە ناوخۆرتێک و دواتر دایپۆشیتن بە خۆڵ و بەخۆڵ بۆ ئەوەی بە شێوەیەکی خاوێن بپارێزن ئەمە ناکاتە ریسایکلکردن بۆ ریسایکلکردنیش ئەمە بابەتێکی جوایێزە بەڵکو دەتوانم بڵێم ریسایکلکردن هەر بە خۆی پرۆژەیەکی گەورەی و زەخمە دەتوانم بڵێم لە پاشوێک کە تەندەرینگ دەکرێتەوە دەتوانین بڵێن ژمارەکەی یان ڕقمەکەی چەندە دەستن بۆ هەولێر لەبەر ئەوەی چکە چاک دەزانین ریسایکلکردنیش بابەتەکە پەیوەستە بە کۆکردنەوەی زبل و خاشاکە و هەروەها جیاکردنەوەی ئەو موادانێک کە فرەدێتەوە لە موادی ئەزوی و کارتۆنی و پلاستیکی و شوشەیی زۆرترینیان کام موادێ ڕۆژانەکە موادی ئەزوی لە هەمووان زیاترە بەداخەوە بەڵام موادی ئەزوی دەتوانم بڵێم کاریگەریەکەی هێشتا کەمترە لە بابەتەکان دیکە مەسەن موادی پلاستیکە دەسەر ناژێر خۆڵ لەوانەیە تاکو 100 ساڵ ئەمە ئەو موادی پلاستیکە ببنێتەوە و موادی شوشەیی ئەویش بنێتەوە بەڵام ئێمە حقەتەن بۆیە دەڵێم کارگەی ڕسایکلکردن دامەزاندنەکەی زۆر کاریگەر دەبێتن لە شاری هەولێر لەبەر ئەوەی ئێمە ئەگشت ئەو خۆڵ و خاشەکان معالەجە دەکرێتن بە شێوەیەکی زانستی و دەتوانم بڵێم دووبارە دەتوانێتن لەو گشت ئەو موادانە دووبارە بەکاربهێنێتەوە بۆ سوودی وەربژێتن بۆ ئەوەی ئێمە بتوانین لە بواریت کە ئەم موادانە بەکاربێنەوە مەسەن بۆ نمونە ئەو شوشانە کە فرەدێتەوە ئەگەر ریسایکل بکرێتەوە دەتوانێتن جارێککە بۆ کەرستێکی کە بەکاربێتەوە پلاستیک بە هەمان شێوە ئەگەر دووبارە بەکاری بهێنەوە دەتوانین سوودی وەربژێت استراتیجیترین پرۆژەی ئێوە ئەم ساڵ چیە بێت کە جێبەجێ بکەن حقەتەن ئێمە گەورەترین پرۆژە لەبەردەستمانە و هیوادارم جەنابی سەرۆک حکوومەت و هەروەها جەنابی وەزیری شارەوانی و جەنابی پارێزگاری هەولێر زیاتر کە ئێستاش حقەتەن ئەوانیش ئەم بابەتە لەکردیان بابەتێکی زۆر گرنگە بتوانرێتن ئێمە لە ئایندەیەکی زۆر نێزیک کارگەی ڕسایکلین بۆ هەولێر دابنزێتن حقەتەن ئەوە دەکاتە گەورەترین سەرکەوتن بۆ شاری هەولێر لە بواری ژینگەی. زۆر سپاس بۆ بەڕێستان بەڕێز عەبدولواحید ئەحمەد سەرۆکی شارەوانی هەولێر کە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئەوەی کە لێرە ئامادەبووی بە هیوای سەرکەوتن و سەلامەتی دەستان خۆش بێت زۆر سپاس. هەندێک زانیاری هەیە لەسەر ئەو بابەتەی کە ئەمڕۆ باسمان کرد ئەویش ئەوەیە کە ڕۆژی 29 ئەیلول 29 ئاکات کە بە فێڕۆچوونی پاشماوەی خۆراکە ڕۆژێکی جیهانیە کە ئەم ڕۆژە ئەم ساڵ یاد ئەکرێتەوە بەپێی ئامارەکانی نەتەوە یەکگرتووەکان یەک لە سەرسەی ئەو خۆراکەی کە فڕێ ئەدرێت یاخود بۆ بەکارهێنانی مرۆڤ بەرهەم دێت بە فیڕۆ دەدرێت دەبێتە پاشماوە ئەوەش وا ئاکات کە 1 ملیار و 100 میلیۆن تۆن خۆراک لە ساڵێکدا لە سەرئاستی جیهان بە خۆڕا بچێت. ئەمە بەشێکە لەو زانیاریانەی کە ڕۆژانە بینین لە ژیانی خۆمانداوە ئەو خواردنەی کە ئەیخۆین چەندێکی بە فیڕۆچێ و چەندێکیشی ئەبێتە هۆی پیسبوونی ژینگە بۆ هیواین کە منداڵەکانمان و خۆمان نەوەی داهاتوومان ڕابێنین لەسەر پاراستنی ژینگە بۆی داهاتوێکی باشترمان هەبێت. بابەتێکی تایبەتمان ئامادە کردووە لەسەر خانمێک لە شاری هەڵەبجە بە ناوی لەیلێ خاتوونە کە ئەم خاتوونە ڕۆژانە لە ناو دوکانەکەیدا زیاد لە 16 کاتژمێر نان دەکات ئەو دەڵێت هیچ کارێک بۆ خانمان گران نییە ئەگەر بێت و ئیرادەیان بەهێز بێت. داواشی لە خانمان ئەوەیە کە چاوەڕوانی دەستی کەس نەبن خۆیان بژێوی خۆیان پەیدا بکەن با کار و پیشەی ئەو خانمە ببینین.
زۆربەی خەڵک نووسووە بەڵام ئەم بەمبەری بەیانیا دەبێت بچێتە سەرکارەکەی. لە پاشکردنەوەی دوکانە بچووکەکەی ئیتر دەست دەکات بە کارەکانی هەویر شێلان بۆ ئەوەی نانی گەرم بدات بە مشتریەکانی. من سعات 2 شەو یان 3 شەو یان ئیتر بە پێی ڕۆژە بە پێی نانە بەس زۆربەی زۆر ڕۆژەکان سعات 2 شەو هەم لێرە ئیتر هەویرە شێلین و نانەکەین و ڕۆژانە 600 700 800 ڕۆژی وا بۆ گەشتونێکە 1200 نان باشە ئەڕوا. ئەگەرچی لەیلێ تەمەنی لە هەڵکشاندایە بەڵام لە نێو ئەم دوکانە بچووکە ڕۆژانە نزیکەی 16 کاتژمێر کار دەکات. دەژڵێت من هیچ جیاوازیەک لە نێوان ژن و پیا و نابینم، چی زۆرە ئیش زۆرە. ژن و پیا و فەرقی چییە بۆ هەر کارێ بێ یا تەمەن نازانم بگەینە هەفتان نەتوانی ئیش بکەین بەڵام تا 70 ساڵ چی هەر کارێکی ژن بێ و پیا بێ ئەتوانێ بیکە. من لە تەمەنی نازانم ژنان پێیان ناخۆشەکە ناوی موالیتیانە بەی هی تەمەنیان بەس من خۆم لە ناسنامەکەمە 65 موالیەتەکەم 55 ساڵەکە بەڵام وابزانم لە عەسڵەکەیە 63 21 سێ 63 من لەدایک بووم یعنی 58 ساڵەکە ئێستا نازان بەقەت 50 گەنجی شەکەم یان نازانم بۆ گەنجی مرۆوای لاتوە سڕ بووە سڕ یعنی سەرڕای ئەم نانەیەم لێرە ئەیکەم چمە و شاخ و کێوانە بۆ گژوجە بۆ قەزوان بۆ شەوەکە. زەبر و زۆری حکومەتی بەعەز وای کرد لەیلێ لە سەرپێی خۆی بوەستێت. دەژڵێت کاکەیەکان هەموو مافێکی ئافرەتان دەدەن و جیاوازی ناکەن لە نێوان ژن و پیاو. چاوەڕێی دەستی کەس نەبن نەهی برا نەی باوک نەی مێردی کوڕی کەس. یەکەم پۆساڵی ڕەش دریا لە سەردڵی کچ لە هەڵەبجا من بوو هەموو شایەتن فیشەکی زۆر تەقیوە لێم یعنی چییە منیش لە کوڕەکان هیچم کەمتر نەبوو ئەوان ڕانکردو منی ڕامکردو ئەوان ڕۆشتم منی ڕۆشتم ئەمری بالقەبزم بووە منیش وەک ئەوان ئەمری بالقەبزم بووە هیچ خۆم وەکەم نەزانیوە لە پیاوان و خۆشم نازانم. لەیلێ لەگەڵ ئەوەی تەمەنی بەرەو هەڵکشان دەڕوات بەڵام هێشتا ئیرادەی بەهێزە و بۆ دابینکردنی بژێوی خۆی و خێزانەکەی ڕۆژانە زیاد لە 16 کاتژمێر نان دەکات. ئەو دەڵێت ئەم کاری من دەیکەم یەکێکە لە کارەگرانەکان بۆ خانمان بەڵام من ئامادەم هەموو کارێ بکەم تا چاوەڕوانی دەستی کەس نەبم کە هاوکاری بکات. ئەڤین عەتا کوردستان 24 هەڵەبجە. وەک هەمیشە وترێ ژنان سمبولی خۆڕاگرین و سمبولی ئازایەتیشن لەگەڵ ئەوەیە وەکو بینیمان ئەوەش نمونەیە کە لەو خانمانەی کە لە هەڵەبجە هێشتا بە گڕوتینەوە ماشەڵڵای لێبێ کار ئەکات بە هیوای سەرکەوتن و تەمەند درێژیش بۆ ئەو خاتونە و هەروەها بۆ پامنێریشمان ئەڤین ئاتا کە ئەو بابەتە جوانەی بۆ ئامادەکرد بووین. ئێستاژە چینە لای پامنێرمان هۆشمەند سادق لە هەولێرەوە لەگەڵمانە بێت زانین هۆشمەند لەسەر چ بابەتێک بۆمانە دوێی بەیانیت باش هۆشمەند پێمان بڵێ چی هەیە لە پارێزگای هەولێر ئەمڕۆ چۆن و ڕەوشی ئەم پارێزگایە چۆنە بێت. هاژ ئەم کاتت باش نمێ ئەمڕۆ لەبارەی تەوەرەکەی خۆتان گفتوگۆ لەگەڵ سەرۆکی ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری بۆ ژینگە بکەین لەبارەوەی کەوا زیاتر باز لە داتاکان بکەین چەند زبڵخانە هەیە ئایا ڕۆژانە چەندتەن بڵین زبل و خواشا کۆ دەکرێتەوە چەند کارگەری سایکلین هەیە بۆ ئەو زبلەوە پێویستمان بە چەند کارگەری دیکە دەبێت لەگەڵ کاگاسۆشا گفتوگۆ دەکەین کاگاسۆ ئەم کاتت باش بالەوە دەست پێ بکەین چەند زبڵخانەیە لە هەرێمی کوردستان گەورەترینیان لەکوێ ئایا ڕۆژانە چەندتەن زبڵ هەیە و پێویستمان بە چەند ڕسایکلین بینیش هەیە بۆی کەوا ئەو کارگانە هەبن بۆ پاکردنەوەی ئەو بڵین ژینگە بەڵێ دەستان خۆش بێت بۆ خۆی لە هەموو سەبەبێ و داتانەی کەوتۆتە دەست ئێمە 92 زبڵخانە هەیە لەو 92 نوێیان زبڵخانەی گەورن لە شارەکانی هەولێر و دۆک و سلێمانی ئەوانی تریش زبڵخانەی بچووکن کە لە 2 تەنەوە دەست پێ دەکات تا 1000 تەن ئەمانە بەڵام گەورەترینیان ڕۆژانە 2000 بۆ 2500 تەن کانی قەرژاڵەیە زبڵی تێدەچێتن. بۆی بڕیارێک دەرچۆ دەبێت لەمە دو هەموو سعات 8
شقامەکان پاک بوونەوە ئەم بڕیار چۆتە باری جێبەجێ کردەوە بەڵێ بە پێ و بە دەڵاتونێ ئێمە و زانیارێن هەمانە ئەو بڕیارەی کە دەرچووە کە دەبێت لەمە دووە لە پێش کاژمێر هەش دەبێت شقامەکان هەمووی بە پاشرا بگرێتەوەی جەنجاڵی قەلەباڵغی هاتچۆ دروست نەبێتن چەند ڕۆژێکە لە هەفتەی ڕابردووە ئەم کارە جێبەجێکراوە لەلایەن کۆمپانیاکان لەبەرەوەی بودجەی کۆمپانیاکان زووتر لە سەتاسییان پێدەدرا ئێستا پێزانێکە گەشتۆتە 150 بۆ ئەوەی زیاتری شەکانیان خێراتر بکەن تیمەکانیان هەموو ئەو ژینگە پارێزانەی کە بەیانیان زوو لە شەقامە سەرچەکان دەیانبینی بۆ پاکڕاگررتنی شەقامەکانە بەڵام پێویستە هاوڵاتیش هاوکار بێتن لە فرەنەدانی پاژماوەکانیان لە ئۆتۆمبیل باشە تاوەکو ێستا چەند کارگە لە هەرێمی کوردستان هەیە بۆ ڕیسالکردنی ئەو خۆڵ و زبڵا پێویستمە بە چەند کارگەی دیکەش دەبێت بەڵێ تا ئێستا کارگەی ئاکرێمانەیە برێسنووری پارێزگای دهۆک لەگەڵ ئەوەی سلێمانی ژوا تازە دەوێتە بکێتە کار ئێمە زیاتر لە 90 زبڵخانەمان هەیە دەبی ئەمانە ئەگەر زۆر بسوشیان کێەوە بەلایەنێکەم و لە خەزا و ناحیە ڕئیسەکان لە هەموو ئیدارەکان و پارێزگاکان پێویستمان بە 5-6 بەلایەنی کەمەوە زبڵخانەی کارگەی ڕیسایکلین گەورە دەبێتن بەڵام ئەم کارگانەی بوونیشانەیە تا ئێستا ڕیسایکلینی تەواونینە بە پێویست بەڵکو تەنیا بەشێک لە زبڵ و پاشماوەکان چارەسەر دەکەن ئەوانی تریسان لەژێر خاک دەکرێت بۆیە دەبێت بە شێوەیەکی مۆدرنێک ئەو کلاسیکانەی کە ئێستا بوونیان هەیە کۆتاپرسیار زۆر بە کورتی ئایا لە دوای ئەم شکانی کەنتینە خۆڵ و خۆشاک زیاد بوو لە پێشکەرەتین ئێمە لەگەڵ شارەوانەکان لە خەتین بزانین ئایا ئەو پێشکەرەتی لە بەروەی هاوڵاتی لە ژۆردا ڕاستە زبڵکەم ببوو بەڵام لە هۆتێل و فندق ئەو چێشخانەکان نەمابوون بەڵام ستاوان شاتینەوە گۆڕێ لەوانەیە زیادبی لەبووی گەشتیان ڕووی لە شارەکان کردەوە بەڵێ هاژە منەگەڵێمەوە لای تۆ زانیاریەکان و لەبارەی ئەو کارگەی ڕیسایکلین و ئەو زبڵ خانانەی کە لە سنووری هەرێمی کوردستان هەن بەڵێ زۆر سپاس بۆ تۆ هۆشمان کە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکان و بۆ میوانە کەشە بەڵێ ئەمێ باس بە کورتیش ئەوە بڵێم کە ڕۆژانە ئەو زبڵ و خاشاکەی فڕێ ئەدرێت لە سەدا 35 پێک هاتووە لە خۆراک بەداخەوە کە ئەمە زۆرێک لەو خۆراکانی ڕۆژانە بەکارێنین بەشێکی زۆریە بێ بە پاشماوە ئەوەش زیادە ڕۆیەکە بە هیوایەوەی کە بتوانین کەمتری بکەینەوە هەم بۆ پاراستنی خۆمان و بۆ ژینگەشمان لە بابەتێکی دیکەمان کە ئامادە کردویژەوەی 3 بێچوە سمۆرە کە بەهۆی پەلاماردانی پشیلەوە سەرپەرشت ینی بەهۆی ئەوەی کە پشیلەیەک پەلاماری دایکەکانی یاوە سەرپەرشتیار و بەخێوکەرەکەیان مردار بووەتەوە لەلایەن پزیشکانی ڤێرتنەری سەنتەری ڕزگارکردنی ئاژەڵە کێویەکانی ساری کۆم لە پارێزگای سینۆپ کە سەر بە وەزارەتی کشتتوکاڵ و دارستانی تورکیایە دەپارێزرێن نزیکەی 2 هەفتەیە ئەم بێچوە سمۆرانە لە باخچەی خانەوادەیەکی جووتیار لە شارۆچکەی ئێرفەلەک دۆزراونەتەوە و دواتر ڕەوانەی سەنتەری ڕزگارکردنی ئاژەڵە کێویەکانی ساری کۆم کراون و لەوێ چارەسەری پزیشکیان بۆ کراوە هەر لەوێش دەیان پارێزن با بیان بینین ئێستا بزانین بارودۆخیان چۆنە هەرچەندە سمۆرە بەوە ناسراوە کە دارەوانە و ئاژەڵێکی زیرەک و خێرایە بەڵام ئەم 3 بێچووە سمۆرەیە بە ئەستەم بەسەر ئەم دارەدا هەڵدەگەڕێن و دەجوڵێن چونکە ئەوان هێشتا تەمەنیان زیاتر نییە لە مانگێک و دایکیان بەهۆی پەلاماری پشیلەوە مردار بووەتەوە ئەوان بێ بەخێوکەر و چاودێر نەماونەتەوە چونکە لەلایەن پزیشکانی ڤێرتنەری سەنتەری ڕزگارکردنی ئاژەڵە کێویەکانی ساری کۆمی سەر بە پارێزگای سینۆب لە تورکیا لەژێر چاودێری وەزارەتی کشتتوکاڵ و دارستانی تورکیادا دەپارێزرێن بەڕێوەبەری پارکە نیشتیمانیەکان و پاراستنی سروشتیش دەڵێت کە هەموو ئەو ئاژەڵانە دەپارێزن لە مەترسی لە ناوچوون genellikle yaralı öksüz جگە لە ئاژەڵە کێویە بریندارەکان ئەو ئاژەڵانەش دەپارێزین و بە خێویان دەکەین کە لە ناو سروشدا بەدەست برسێتیەوە ناڵاندویانە یاخود بێسەرپرشتیار و بەخێوکەر ماونەتەوە ئەم بێچووە سمۆرانەش گرنگی تەواویان پێدەدەین و دەیان پارێزین و خوا یار بێ بەم زوانە دەیانگەڕینەوە ناو سروشت kedinin annesini بێچووە سمۆرەکان تەمەنیان نزیکەی مانگێک دەبێت و ڕۆژانە لەلایەن پزیشکی شارەزاوە بە شێوازی تایبەت شیر و ماستیان پێدەدرێت و هەندێک جار تێکەڵ بە سروش دەکرێنەوە تا ڕابهێنرێنەوە بۆ ناو ژینگەکەیان و ژیان لە نێو دارستانەکەدا بۆ ئەوەی جارێکی دیکە بتوانن بە خێرایی و ئاسانی بە لوقوپۆپی دارەکاندا هەڵگەڕێن
ژینگە دۆستان و ئەو کەسانی ئەرکیان بووەتە پاراستنی سروش لە خەمی پاراستنی هەر بوونەوەرێکن کە لە ناو ژینگەدا هەیە و ئامادەن بێماندوو بوون بیان پارێزن. چونکە پێیان وایە ڕاگررتنی هاوسەنگی ژیان و ژینگە لەگەڵ هەموو بوونەوەرەکاندایە. بە شێوەیەکی گشتی ئاژەڵ و زیندەوەرەکان ڕۆڵێکی سەرەکی بۆ ڕاگررتنی هاوسەنگی لە سروشت و ژینگەدا دەگێڕن. تاژە غەفور، کوردستان 24. زۆرێک لە ئێمە خەوەبینین، بەڵام بزانین بۆچی خەونەکانمان بیرەچێتەوە. زاناکانی زانکۆی مۆناشی لە ئوسترالیا ئاشکرایان کردووە مرۆڤ 3 بەشی ژیانی بەخەو بەسەرەبات، بەڵام ئەو خەونانەی دەیبینێت یان ئەوانەی خەونیان پێوە دەبینێت هەمویانی بیرەچێتەوە. زاناکان ئاماژە بەواکەن هۆکاری لە بێچوونەوەی خەون لەلایەن مرۆڤەکان بۆ ئەوە ئاگەڕێتەوە کە هەموو بەشەکانی مێشک لە یەک کاتدا ناخەون و ئەژڵێن بەشی هێکماپی مێشک دوایین بەشی مێشکە کە ئەخەوێت و دوایین بەشیشە خەبەریە بێتەوە. جەختیش دەکاتەوە بەشی هیکماپ بەرپرسە لە گواستنەوەی زانیاریەکان لە بیرەوەری کاتیەوە بۆ بیرەوەری هەمیشەی. بەڵێ ئەمەش بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش بوو کە پێشکەشمکردن بەو هیواین کاتێکی سوودبەخشتان لەگەڵا بربێتینە سەر و تا سبێنێ بە هیوای کاتێک خۆش و تەندروستێکی باش بۆ هەمووان هەر شاد بن.